وەکو خەڵکی هەرێمی کوردستان و وەکو خەڵکی عراقیش کە ئێمەش بەشێکین لەم دنیای کە تێیدا دەژین، فشارێکی زۆر هەیە بۆ سەر ئافرەت بە تایبەت و بۆ سەر خێزان بە گشتی بۆ ئەوە کە بەو شێوەیە لێ بکرێ کە سیستمی جیهانی تازە دەیەوێ. کارێکی زۆر دەکرێت بۆ بەلاڕێدابردنی خێزان بە گشتی و بە تایبەت ئافرەت و بەو شێوەیە لێکردنی کە دنیای ئێستا یاخود قەڵەمڕەوانی ئێستای دنیا، حوکمڕانانی ئێستای دنیا دەیانەوێت. بانگەشە بۆ ئەوە دەکرێت کە ژن و پیا و دژی یەکدین و ئافرەتان دەبێت دژی پیاوان بن و پێویستە مافی خوانیان بە زۆر لێ بستێنن و مل لەبەر ملیان بنێن. بەڵام لە ئیسلامدا پەیوەندی نێوان پیا و ئافرەت پەیوەندێکی تەواوکاریە، تەکاملی، دەبێت یەکدی تەواو بکەن.